دەسەڵاتدارن عێراقی قەدەغەکردنە هاتوچۆ بەردەوام دەکەن دەمەکیدا و کەیسن ڤایرۆسا کۆرۆنا زێدە دەبن. هەموو جهن گشتی هاتنەگرتن و شەقا من بەغدایە پایتەخت چۆل بوونە. پۆلیسن عێراقی خالن پشکنینە دروستکردنە و چەندین لەشکردانینە داکو پشتڕاست بکن و خەلک بە قەدەغەیە هاتنوچۆنێ پابەندن. دبستان، زانینگە، باخچە، بازار و پەرستگە هاتنەگرتن. دەگەل وێژی هاتنوچۆنە دەروێ وڵات و دناف پارێزگەهاندا قەدەغەیە. تاغا کاظمیە یەک جوان جیهانە گونەها ڤالایە ji گەشتیار و حەجاجن شیعە. هەر ساڵ bi سەدان مسلمانن شیعە حەجا خۆ dikin û bi pê diçine Kazimiye ku îmam Musel Kazim li wir hatiye binavkirin. Ji roja duşemê taniha 13,481 kêsên ڤayrosa korona hatine tomarkirin. Di nav da 307 kes jiyana xwe ji dest dane.